کۆبوونەوەکە زیاتر جەخت لەسەر هەڵسەنگاندنی ڕەوشی سیاسی لە ناوچەکە بەگشتی لە کوردستان و لە عێراق و لە تورکیا و تەنانەت لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرایەوە و ئاماژە بەوە کرا کە بابەتێکی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەویش مەسەلەی ڕەوای گەلی کوردستانە و ئەم مەسەلەی ڕەوای گەلی کوردستان بە سیاسەتی ئاگر و ئاسن یان بە سیاسەتی گۆڕانکاری دیموگرافی و فشار و هێزی بەکارهێنانی هێزی سەربازی چارەسەر ناکرێ و ئەوەی کە خزمەتی پێکەوە ژیانی گەلانی ناوچەکە کە ئەوەیە کە دۆزی ڕەوای گەلی کوردستان بە شێوەیەکی ئاشتی بە شێوەیەکی دیالۆگ لەسەر بنەمایەکی ئاشتی دیموکراتیانە و دیموکراتێکی عادیلانە لەسەر ڕێزگرتنی ئیرادەی گەلی کوردستان چارەسەر بکرێ و بێگومان ئەمەش پێویستی بەوەیە کە پەیوەندیی ئاسایی هەبێ لە نێوان هەموو لایەنە کوردستانەکان و شانی هەدەپەش دەختی لەوە کردەوە کە دانی کوردستانی بەتابەتی ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە نەبوو پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەبووە کە لایەنە سیاسەکانیان حکوومەتی هەرێم کە دەور ببینێت لە پرۆسی ئاشتی لە باکووردا.